بەخشین هیوای هەژاران و پشتیوانی نەداران. بەخشین وەک تاکە دەستێکی ئەمین و خەمخۆری سەرڕاستی هەژاران لە ماوەی 15 ساڵی تەمەنیدا توانیویەتی متمانەیەکی گەورە لای خێرخوازان دروست بکات، ئەوانیش ببنە کۆڵەکە و پشتیوانی هەرە گەورەی چالاکیەکانی. جگە لە ناوخۆی هەرێمی کوردستان، بەخشین هەمیشە هەوڵی داوە سنوورە دەستکردەکانی نێوان پارچەکانی دیکەی نیشتیمان تێبپەڕێنێت و خزمەتەکانی بگەێنێتە هاوزمانانی لە پارچەکانی دیکە. ئەمەش تەنها دروشم نەبووە، لە کاتی ڕوودانی جەنگە ماڵوێرانکەرەکان و کارەساتە سروشتیەکاندا بەکردار سەلماندوویەتی. بەناوی خۆی بەخشندەی میهرەبان، دوای ئەوەی لە کۆتاییەکانی ساڵی 2021 بەرپرسیارەتی دەستگای خێرخوازی بەخشینم وەرگرت لەگەڵ براکانم ستافی دەستگای خێرخوازی بەخشین، بەرنامەی ڕووپڕماندانە کە چۆن بتوانین بەخشین لە سنوورەکانی هەرێمی کوردستان تێبپەڕێنین بۆ وڵاتانی تر، بۆ بیکەین لە ئاستی نێودەوڵەتیە بەخشین بێ بە ژمارەیەکی گەورە، ژمارەیەکی بەرچاو، دوای ئەوەی کە لە هەرێمی کوردستاندا ئەزمموی چەندین ساڵی ڕابردووی هەبوو کە سوپاس بۆ خوای گەورە ڕۆڵەکەی هێندە گەورە بوو. ئەتوانم بڵێم کەم کەسە بێ لە هەرێمی کوردستان ئەگەر لی بپرسی دەستگای خێرخوازی بەخشین چییە، نەزانێت چییە، نەیناسێتەوە چییە، لە سلکی تەندروستیەکەیە بگری، یان لە کاروبار و بێباوکانیا بگری، یان لە پرۆژەکانی تریا بگری لە خزمەتکردنی هەژاران و بێباوکان و خاوەن پێداویستی تایبەت و نەخۆشی درێژخایان و وەک خوێندنگاکان و لە مەجای جۆرا و جۆرا. بۆیە بەرنامە ڕێژی ڕووپڕمان کرد لەگەڵ ستافی دەستگای خێرخوازی بەخشین کە چۆن بتوانین ئەم پەیوەندیانە گەورە بکەین و بیبین. یەکەم هەنگاومان بەوە دەستمان پێ کرد کە دوای ئەوەی کە زەمین لەرزەیەک لە باکوور و ڕۆژئاوای کوردستانیدا ئێمە کەمپینێکمان لە هەرێمی کوردستان ڕاگەیان بۆ بەدەمەوەچوونی لێ قەوماوانی ئەو دوو وڵاتە بەڕێزە تورکیا و سووریا. لەوێەوە ئەمە بوو بە خاڵێکی وەرچەرخان بۆ ئێمە، خاڵێکی دەستپێک بۆ ئێمە کە لەوێ بتوانین ئینتلاق بکەین، گەشە بکەین و بچینە دەرەوە ئەو خولیایی کە هەمانە، ئەو پلانی کە دامان ناوە بۆ ئەوەی دەستگای خێرخوازی بەخشین بکەین بە نێودەوڵەتی. لەوێەوە دەرگامان لە ئیشەکە لێکرایەوە دوای ئەوەی کە زۆر هەوڵماندا کە خۆمان بە ستافی گەورە بڕۆین بەدەم ئەو هاوکاریانی کە کۆمان کرد بۆ لە هەرێمی کوردستاندا بۆ باکوور و هەروەها بۆ ڕۆژئاوای کوردستان، تورکیا و سووریا. بەڵام دیار بوو بەو شێوەیە ڕێگریمان لێکرا، ئەستەنگمان هێنرایە بەردەم تا دوجار وایەم وامان کرد کە وەفدێکی 5 کەسیمان لێرە لە دەستگای خێرخوازی بەخشین بەڕێ کرد بۆ هەردوو وڵات. هاوکاریەکانی کە کۆمان کردبووەوە وەفدەکەی خۆمان، ستاف و تیمەکەی خۆمان لەوێ مەدانن هاوکاری لێ قەوماوەنیان کردبوو. ئەوە بوو بە دەرگایەکی باش بۆ ئێمە. بۆیە لە دوای ئەوەوە لیژنەیەکی باڵا، دەستەیەکی باڵا کە من لە خزمەتیان نبووین، چوینە تورکیا. لە تورکیا چەندین ڕێکخراوی خێرخوازی گەورەی تورکی و غەیری تورکیشمان بینی لەوێ کاتێک کە باسی کار و چالاکیەکانی دەستگای خێرخوازیمان بۆ کردن زۆر جێگە ئیعجابیان بوو، وتیان ئێوە دنیایەکن، خەرمانێکی گەورن لە کار و چالاکی گەورە، چۆنە دەنگ و سەداتان نەبووە. بۆیە ئێمە لەوێەوە ئیتر وردەوردە دەستمان بە کار و پەیوەندیەکانمان کرد. دەستی میهرەبانی بەخشین لەوێەوە وەکو کاری خێرخوازی گەشتە وڵاتانی ئەفریقا. ئەو کاتەی بەهۆی جەنگەوە کوردانی ڕۆژئاوا ئاوارەی هەرێمی کوردستان بوون، دەمودەست بە ڕۆحێکی لە خۆبردووانەوە دەستگای خێرخوازی بەخشین گەورەترین کەمپەینی کۆکردنەوەی هاوکاری ڕاگەیاند و بە خێرایی پێداویستیە سەرەتایەکانی ژیانی گەیاندا 7500 خانەوادە لە کەمپەکانی کەورگۆسک و عەربەد. هاوکات بە شێوەیەکی بەردەوام و بامانگی لانە پەیوەندیدارەکان بەخشین پێداویستیەکانی ژیانی ڕۆژانەی دەگەیاندە هەزاران ماڵ لە کەمپە جیاوازەکان. لەو ماوەیەشدا هاوکاریەکانی بەخشین بۆ کوردانی ڕۆژئاوا بابڕی 276 ملیۆن و 173 هزار دینار دەخەمڵێندرێت. ئێمە لە دەستگای خێرخوازی بەخشین بە درێژایی 15 ساڵ خزمەتمان بە کۆمەڵگەی کوردەواری کردووە لە بوارە جیاوازەکاندا. پاشخوای گەورە بە پشتیوانی خێرخوازانی ناوخۆی دەرەوەی وڵات کار و چالاکی جۆرا و جۆرمان کردووە لە کوردستاندا. بۆیە بە باشمان زانی کار و خزمەت گوزاریەکانی ئێمە بگاتە دەرەوەی کوردستانیش، چونکە لە ئێستادا بەخشین بووە بە ڕێکخراوێکی نێودەوڵەتی لە کۆنگرە و کۆنفرانس و کۆڕووکۆبوونەوە جیاوازەکانەوە بانگ دەکرێت لە سەرانسەری جیهانەوە.
لە چەندین کۆنگرە بەشداری کردووە. ئەمەش بۆتە هۆی ناساندنی بە خەڵکی دەرەوە و لەو ڕێگەیەشەوە کۆمەڵگەی کوردەواریمان زیاتر بە خەڵک ناساندووە و باسی کار و چالاکیەکانی خۆمانمان بۆ کردووە لە کوردستان و باسی دۆزی ڕەوایی میلەتەکەمان کردەوە بۆ ئەو خەڵکە. لەم میانەشدا ئێمە لە دەستگای خێرخوازی بەخشین چالاکیەکانمان بردە دەرەوەی کوردستان لە چەندین وڵاتە لە ئێستادا ئێمە کار و چالاکیمان هەیە. کار و چالاکیمان هەبووە بۆ کوردانی ڕۆژهەڵات، بۆ کوردانی باکوور، بۆ کوردانی ڕۆژئاوا، لە وڵاتی تورکیا کار و چالاکیمان هەبووە، لە وڵاتی ئێران کار و چالاکیمان هەبووە و بۆ موسڵمانانی غەزە تا ئێستش بەردەوامین کە بە پشتیوانی خێرخوازان هاوکاریەکانیان دەگەیەنین بە موسڵمانان و لێقەوماوانی کەرتی غەزدا. یەکێک لە ڕێگەزە هاوبەشەکانی دەستگا خێرخوازیەکان گاندنی هاوکاری مرۆییە لە کاتی کارەساتە سروشتیەکاندا. بەخشین توانی هاوشانی ڕێکخراوە جیهانیە گەورەکان مامەڵە بکات و لە کاتی بوومەلەرزە ماڵوێرانکەرەکەی باکوور و ڕۆژاوای کوردستان لە تورکیا و سووریادا بەخشین هاوکاریەکانی گەیاندە لێقەوماوان. ئەو کاتەی کارەساتبارانی بوومەلەرزەکە هیچ خۆراکێکیان دەست نەدەکەوت با پلانێکی پێشوەختە و باستافێکی بە ئەزموونەوە. دەستگای خێرخوازی بەخشین توانی لە هەردوو بەشەکەی کوردستان زیاتر لە 29,000 ژەمە خۆراکی ئامادە بگەێنێتە لێقەوماوان و لە برسێتی ڕزگاریان بکات. هاوکات دوای لێکۆڵینەوە لە بارودۆخی کارەساتبارانی بوومەلەرزەکە تیمەکانی دەستگای خێرخوازی بەخشین 335 سەبەتەی خۆراکی لەو شوێنانە دابش کرد کە بە زەحمەت خواردنیان پێدەگەیشت کە پێکاتبوون لە پاکێجێک لە خۆراکە پێویستیەکان و ژەمی چەند ڕۆژێک بۆ هەر خێزانێکی دابین کرد. هەر لە چوارچێوەی هاوکاریەکانیدا بۆ لێقەوماوانی بوومەلەرزەکەی باکوور و ڕۆژاوای کوردستان دوای لێکۆڵینەوە لە دۆخی خراپی چەند خێزانێک دەستگای خێرخوازی بەخشین ئەڵسا بە دابشکردنی هاوکاری دارایی بەسەر 50 خانەوادەی کارەساتباردا و توانیان بەو هاوکاریە پێداویستیە سەرەتایەکانی ژیانیان پێدابین بکەن. دەستگای خێرخوازی بەخشین لەگەڵ زۆرێک لە ڕێکخراوە نێودەوڵەتەکاندا ئێستا پەیوەندیەکی باش و دۆخمەی هەیە و لە ئاستێکی باشایە ئەو ڕێکخراوانی کە لە ئەوروپا لە وڵاتە عەرەبیەکان تا لە ئەفریقا پەیوەندیەکی باشمان هەیە. مالیزیا، تووشیا و ڕێکخراوە فەڵەستینەکان ئەوانەی کە لە دەرەوە کارەکەن لەگەڵ زۆر لە ڕێکخراوە نێودەوڵەتەکانە پەیوەندیەکی باشی هەیە و کاری هاوبەشمان هەیە و بە ئینشاڵڵا بەرەو پێشتری ئەبین و هەوڵەدەین پەیوەندەکانمان زیاتر فراوان بکەین. ئەو لایەنانەی کە ئێمە پەیوەندیمان لەگەڵا بەستوون و ڕێکخراوە نێودەوڵەتەکان هەندێکیان کوردیان ناسیوە بەڵام بۆ شێوەنا کە بتوانێت هاوکاریەکان و کۆمەژیەکانی بگەێن لە دەروی وڵات. سوپاس بۆخوای گەورە لە ڕێی دەستگای خێرخوازی بەخشینەوە ڕۆیەکی جوانمان پیشانی وڵاتانی دەرەوەداوە کە لە کاتێکا جاری وا هەبووە کە هاوکاریەکانمان گەیاندووەتە ئەو لێقەوماوانە بە ئاشکرا بە ڕاشکانە پیان وتیانە ئێمە چاوەڕێی نەوەکانی سەلاحەدینمان کردووە کە بێ بەهانەمانەوە کۆمەژیەکانی ئێوە بگەێن لە قەماوانی ئەو شوێنانە. لە ئێستادا دەستگای خێرخوازی بەخشین پەیوەندیەکانی لە ئاستێکی زۆر بەرزایە. ئەتوانم بە بەراورد لەگەڵ ڕێکخراوە عێراقی کوردستانەکانە ئەتوانم بڵێم لە ڕیزی پێشەوەیە ئەگەر یەکەم لەبێت بە تاکید لە دۆمایە ئەو ئێمە هەوڵەدەین زیاتر ببینە ئاستێکی باڵا و بەدەستتر چۆن دەستگای خێرخوازی بەخشین هاوکاریەکانی گاندوتە هەوڵەکانی کوردستان و دەروی وڵات بە هەمان شێوە هاوکاریەکانی دەروی وڵات بگەێنێتە ناو کوردستان و هاوڵاتیانی کوردستان سوبەن بن. لەلاکی دیکەشەوە لە جەنگی ماڵوێرانکەری سەرغەزەدا کە ویژدانی مرۆڤاتی ئەژاند و وڵاتانی موسڵمان و ناموسڵمان بۆ خراپی دۆخی گەلی فەڵەستین دڵ بە ئازار بوون. دەستگای خێرخوازی بەخشین وەک ئەرکێکی ئاینی و مرۆڤایەتی بەرامبەر بە موسڵمانانی غەزە ئەرزوو دەستی بانجامدانی کەمپینەکانی کۆکردنەوەی هاوکاری کرد. دەستگای بەخشین وەک یەکەم دەستگای خێرخوازی کوردی توانی چەندین کاروانی هاوکاری بگەێنێتە خاکی گەمارۆدراوی غەزە. هاوکاریەکانی بەخشین با کوالێتیەکی بەرز و بە چەند پاکێجێک گەیشتنە ناوچەکانی جەنگ کە خۆی دەبینێتەوە لە سەبەتەی خۆراک، خواردنی ئامادەکرا و ئاوی خواردنەوە و ئارد
و دەرمان و پێداویستی پزیشکی لەگەڵ جلوبەرگ و شیر و دایبی منداڵان. ئاوکات بەخشین دوای وردبوونەوە لە ڕەوشی غەزە بڕیاریدا با دروستکردنی نەخۆشخانەیەکی مەیدانی لە ناوچەکانی جەنگ تاکو بە خێرایی فریاگوزاری تەندروستی بۆ بریندارانی کارەساتەکە ئەنجام بدرێت و یایدا هەزاران بریندار تیمار بکرێن. هەر لەو چوارچێوەیەدا و پاش ئاوارەبوونی دانیشتوانی ناوچەکانی دیکەی غەزە بۆ ناوچەی دێرەلبەلەح، دەستگای خێرخوازی بەخشین هەڵسا بە دروستکردنی هۆڵێکی پێشکەوتی فریاکەوتنی خێرا لەنەو نەخۆشخانەی یافادا و سەرجەم پێداویستیەکانیشی بۆ دابین کرد. لە ئێستادا دانیشتوانی غەزە سوود لە خزمەتگوزاریەکانی ئەو هۆڵە وەردەگرن. کاتێک کە دەست درێژی دەسەڵاتداری تیرۆریستی زایۆنی یای بەسەر غەزەیە و بەو شێوەی لە براو خوشکانمان کرد لە غەزەیە، ئێمە هەر لەوێەوە کەمپینێکمان ڕاگەیان بۆ هاوکاری کە ئەتوانم بڵێم بەدەیان دەفتەرە دۆلار و کاری گەورە گەورەمان کرد. سوپاس بۆ خوای گەورە بۆ بەدەمەوە چوونی براو خوشکانمان لە کەرتی غەزەیە، لێ قەڵماوانی کەرتی غەزەیە. بۆیە بۆ ئێمە لەوێەوە ئینتیلاقی سێهەم دروست بوو، چووە قۆناغی گەورەترەوە کە قۆناغی غەزە بوو. بۆیە لەوێەوە جارێکی تر وەفدێکی باڵامان سەردانی وڵاتی مالیزیامان کرد کە کۆنگرەیەکی گەورە بوو لە مالیزیا، لەوێ بەشداری ئەو کۆنگرەیەمان کرد، لەوێش بەدەیان ڕێکخراوی خێرخوازی گەورەی جیهانی و نێودوڵەتیمان بینی. بۆیە کارەکانی ئێمە سوپاس بۆ خوای گەورە ئەتوانم بڵێم تەنها تەوفیقی خوا بوو سوبحانەوە وتەعالا کە پشتیوانمان بوو. ئێمە توانیمان یەک بە دوای یەک هەنگاو بە دوای هەنگاوە دەستگای خێرخوازی بەخشین گەورە بکەین لە هەرێمێکی کوردستانەوە بینێرینە وڵاتانێکی گەورەتر و گەورەتر. و هەر لەو سەرەتاشەوە پێویستە یاداشتی بکەم باسی بکەم ئەوەیە کە کاتێک دەستمان بەکار کرد لەگەڵ ستافی تازەی دەستگای خێرخوازی بەخشین، کاری یەکەمین و لە پێشینم ئەوە بوو کە مۆڵەتی فەرمی دوای ئەوەی کە مۆڵەتی فەرمی هەرێمی کوردستانمان هەبوو، مۆڵەتی فەرمی بۆ دەستگای خێرخوازی بەخشین لە حکومەتی ناوەندی دەربێنین. سوپاس بۆ خوای گەورە لە ماوەیەکی زەمەنی زۆر کەمە توانیمان مۆڵەتی فەرمی بۆ دەربکەین. ئەوەش جارێکی کە پاڵپشتێکی گەورە و باشمان بوو. بۆیە سوپاسی خوا کە مەگەر ئەو شەرەفەمان پێ بڕابێ ئێمە توانیمان لەگەڵ براکانم دەستگای خێرخوازی بەخشین ستاف و ئەندامان دەستگای خێرخوازی بەخشینمان کرد بە بەخشینێکی نێودەوڵەتی. ئومێدەکەم ئەو براو خوشکە بە ڕێزانەی تر کە لە دوای ئێمە ئەم کاریان گرتوتە ئەسوو لە دەستیانایە ئینشاءڵڵا بتوانن ئەو کاروانە گەورەتر بکەن. بەخشین وای لێبێ لە ئاستێکی زۆر گەورەی نێودەوڵەتیان ناوی بهێنرێ و کاری گەورە و گەورەتر بکات. بۆیە لێرەوە جێی خۆیەتی کە ئێمە سوپاسی خێرخوازان کەین کە دێن بەدەم پرۆژەکانی ئێمەوە و سوپاسێکی تایبەت بۆ مسلمانانی کوردستانی ڕۆژهەڵات، زاناکانی کوردستانی ڕۆژهەڵات کە لە پرۆژەکانی ئێمە بۆ کەرتی غەزە زۆر بە مەردانە هاتن بەدەممانەوە و لە ڕێی ئێمەوە هاوکاریەکانیان گەیاندە مسلمانانی غەزە کە جێی خۆیەتی بەڕاستی ئێمە سوپاسیان بکەین. و دیارە ئێمە چالاکیەکانمان هەر بەردەوامە بێ لە ئێستادا لە کەرتی غەزە ئێمە خەستەخانە نۆژەن ئەەکەینەوە، خواردن دابش ئەەکەین، پێداویستی پزیشکیان بۆ دابین ئەەکەین. ئەوەندەی کە مسلمانان دەبێن بەدەم پرۆژەکانەوە ئێمەش پرۆژەکانمان فراوانترەکەین لە کەرتی غەزە کە بە تایبەتی بەرەو وەرزی زستانە ڕۆین، ڕەنگە پێویستیان بە خێمە هەبێ، پێویستیان بە پێخەف هەبێ. ئەمە مسلمانان بێن بەدەممانەوە ئێمە پرۆژانش فراوانترەکەین و بە هەمان شێوە بۆ وڵاتانی تریژێمەوە دیارە بەرنامەمان هەیە کە لە داهاتووە ئینشاءڵڵا بابەتەکان فراوانتر بکەین و زیاتر بەخشین بەرینە دەرەوە لە پێناو ناساندنی مسلمانانی کوردستان و دۆزی ڕەوەی گەلەکەمان بە وڵاتانی تر هەر وەک چۆن لە ڕابردووە باپیرەی گەورەمان سەلاحەدینی ئەیوبی بە ڕەحمەت بێ کوردی ناسان بە هەموو جیهان، ئێمەش ئومێد دەکەین بتوانین نوێنەرێکی ڕاستەقینە و سەرڕاستی میلەتەکەی خۆمان بین، بچین بە هاناو بەدەم ئەو مسلمانانەوە کە پێویستیان بە ئێمە هەیە، ئەویش بە گوێرەی ئەوەی کە مسلمانان دێن بەدەممانەوە و جێی خۆشیەتی ئێمە
سوپاسێکی تایبەتی نووسنگەکانمان بکەین لە هەندەران کە بەڕاستی زۆر ماندوونە ناسانە زۆر دڵسۆزانە هەر پرۆژەیەک ڕاگەیەنین ئەسپی خۆیانی تیاتاو ئەدەن و دێن بە دەممانەوە سوپاسیانەکەین دەستی ماندووبوونیانە گوشین خی گەورە پاداشی خێریان باتەوە خی گەورە پاداشی خێری مسلمانانی ناوخۆش باتەوە کە بەردەوام دێن بەدەم پرۆژەکانی بەخشینەوە ئەم بەدەمەوە هاتنەی ئەوانە کە بەخشینی گەیاندۆتە ئەمڕۆ خی گەورە لە هەموو لایەکی قوبوڵ بکە ئینشاءڵڵا. خزمەتەکانی دەستگای خێرخوازی بەخشین سنووری کیشوەری ئاسیای بڕیوە و لابڕیارێکی بیوێرانەدا دەستی کرد بە ناردنی هاوکاری بۆ خەڵکی بەشمەینەتی ئەفریقیا کە لەلایەن دەسەڵاتدارە ئەوروپیەکانەوە دەچەوسێندرێنەوە. دەستگای خێرخوازی بەخشین لە هەنگاوی سەرەتایی کارەکانیدا دەستی کرد بە دابینکردنی خۆراکی پێویست بۆ وڵاتیانی چەند وڵاتێک و ئەنجامدانی قوربانی لە وڵاتانەدا. لە ئێستاشدا پرۆژەی دابینکردنی ئاو لە ڕێگەی هەڵکەندنی بیرەوە یەکێکە لە پرۆژە استراتیژیەکانی بەخشین و دەیەوێت بەم کارەی تینوێتی بێنازانی کیشوەرە ئەسپەرەکە بشکێنێت. لە ئێستا بەخشین لە وڵاتی چاد، نەیجیریا، کامیرۆن 26 بیری لە 26 ناوچەی تینوو هەڵکەندووە. هەروەها 35 ئاژەڵی گەورە و 141 سەر ئاژەڵی بچووکی لەم ناوچانە سەر بڕیوە و گۆشتەکەشی بەسەر هەژارانی ئەو وڵاتانەدا دابەش کردووە. و لە چەندین وڵاتی ئەفریقیشدا ئێمە کار و چالاکیمان هەیە. لە ئێستادا ئێمە لە وڵاتی نەیجیریا لە وڵاتی کامیرۆن لە وڵاتی چاد کار و چالاکیمان هەیە لە ڕووی لێدانی بیرەوە لە ڕووی سەربڕینی ئاژەڵەوە لە ڕووی دروستکردنی مزگەوتەوە لە ڕووی دابشکردنی قورئانی پیرۆزەوە بەسەر حوجرەکانیاندا و بەرنامەمانەیە کار و چالاکیەکانمان فراوانتریش بکەین. هەڵبەت بۆ ئێمە وەک دەستگای خێرخوازی بەخشین ئەفریقامان بە ئامانج گرتووە و کەرتی غەزەمان بە ئامانج گرتووە. دیارە ئێمە کاری خێرخوازی ئەەکەین بە ئەچین بەدەم خەڵکی لێ قەوماوەوە ئەچین بە هانای خەڵکی ئاوارە و دەربەدەر و محتاجەوە. ئەمە ژوە ئەخوازەیە کە بگەڕین بە دوای ئەو شوێنانەی کە زۆرترین پێداویستیان هەیە. لە ئێستاشدا بە بۆچوونی ئێمە لەم دوو شوێنە زۆرترین پێداویستی هەیە. ئێمە لە ئەفریقا چەندین بیرمان لێداوە هەرێکێک لەو بیرانە کە لێماندا لە یەکێک لە دیەکان بوو دوایی ئەو بەڕێزەی کە سەرپەرشی کار و چالاکیەکانی ئێمە ئەکا لە وڵاتە بۆی باس کردین وتی لە کاتی کردنەوەی بیرەکە و کەوتنەگەڕی بیرەکەیە پیاوێکی بە تەمەنی سەر و 70 ساڵ بۆ هات بەرەو پیرم زۆر بە کوڵ ئەگریا وتم مامە گیان خێرە بۆ ئەگری وتی قەسەم بەخوا دەدانە ساڵە ئێمە داوا لە حکوومەتەکەین بیرێکمان بۆڵکەنێ لە بەرەوەی ئاو نییە بیخۆینەوە و ئێستا ئێوە لە ڕێی خێرخوازانەوە هاتوون ئەو بیرەتان بۆ هەڵکەندوین کە زۆر پێویستمان بوو و دوعای خێریشی زۆر کردووە بۆ ئەو خێرخوازانەی کە دێن بە هاناوە. و ئێمە لە ڕێکلامەکانی شادامان بەزانەوە کە لە وڵاتی کامیرۆن خەڵک لە چ شوێنێکە ئاو ئەخواتەوە و خەڵک لە چ شوێنێکە قورئانە خوێنێ و چۆن قورئانە خوێنێ کە ئەمانە هەمووی واکە ئەرکێکی ئینسانی ئیسلامی بکەوێتە ئەستۆی ئێمە بچین بەهانایەنەوە. هەر بۆ نمونە ماوەیەک لەمە پێشێکێک لەو حوجرانەی کە دەرسیان تیا خوێندووە ڕووخا بەسەر قوتابی قورئانە و 15یان تیا وەفاتی کرد. بۆیە لە ئێستا ئێمە بە ضروری ئەزانین لەو شوێنانە کار و چالاکی بکەین و وەک بە دەموچوونێکی مرۆڤیانە و مرۆڤانە لە هەر شوێنێکە بزانین مرۆڤێک بە جیاوازی بیر و ڕایشیەوە ئینسانێکی مسلمان مرۆڤێکی مسلمان پێویستی بە هاوکاری ئێمە هەیە و ئەتوانین هاوکاریەکەی بگەێنینە دیار ئێمە هاوکاری خۆمان ئەگەێنین بەو بەڕێزانە. يقول الله تبارك وتعالى إن هذا القرآن يهدي للتي هي أقوم. بەخشین لە کیشوەری ئەفریقیا خزمەتکردنی ئاینی پیرۆزی ئیسلامی لەبیر نەکردووە و ژمارێکی زۆر مصحەفی قورئانی پیرۆزی لە حوجرەکانی وڵاتەدا دابەش کردووە کە تا ساتی گەیشتنی ئەو مصحەفانە فێرخوازانی قورئان لەسەر تاتەقوڕەکان قورئانی پیرۆزیان دەخوێندەوە.
سپۆنسەری خزمەتە بەردەوامەکانی بەخشین خێرخوازانی ناووە و دەرەوەی کوردستانن کە زۆر لێبڕاوانە و بە متمانەیەکی قوڵەوە هاوکاریەکانیان دەگەیەنە نووسینگەکانی بەخشین و دەستگاکە دەکەن با بریکاری ئەنجامدانی کارە خێرخوازیەکانیان. دیاردەی مرۆڤبوون و یارمەتیدانی کەسانی دیکە لە دروستبوونی مرۆڤایەتیەوە بۆ مرۆڤەکان دروست بووە. ئەتوانم بڵێم ئیسلام زۆر فێری ئەوەی کردوون کە تەنها بۆ خۆمان نەژین و گرنگی بە کەسانی چواردەورمان بدەین. من بۆ خۆم وەکو دکتۆر بەختیار کە 4-5 ساڵێک لە ئەفریقا ژیاوم بە تایبەتی لە وڵاتی سوودان و چەندارێک سەردانی دارفۆرم کردووە هەستی پێ دەکەی کە خەڵکانێکی زۆر هەیە لەسەر ئەم گۆی زەویە خۆیان بە موسڵمان و بە دینداریش دەزانن، بەڵام لایەزال پێداویستیە زۆر سەرەکیەکانی ژیانیش کە هەیە هێشتا کە بۆیان فەرهەم نەکراوە. ئایا دەزانن لەم بارودۆخەی 2020 ئەوەندەشا هێشتا کە هەندێک وڵات هەیە کە زۆر بەداخەوە موسڵمانن و خۆیان بە موسڵمان دەزان و دەیانوێت لەسەر موسڵمانەتی بەردەوام بن، بەڵام هێشتا کە پێداویستیە سەرەکیەکانی ژیان کە بە گوێرەی هەرەمی ماسلۆ کە پێداویستیە سەرەکیەکان بریتە لە ئاو لە هەوا و لە خواردن و لاش لە شوێنێکا کە هیچ نەبێت نوێژی عیبادەتی تێدا بکات زۆر جار ئەمانەشیان بۆ فەرهەم نەکرا و دابین نەکرا. بۆیە ئەم خزمەتە گرنگەی کە دەستگای بەخشین دەیکات دەتوانم بڵێم خزمەتێکی زۆر گرنگ و مویمە. یەکەم، کورد بە هەموو جیهان و بەتابەتی ئەو وڵاتانە دەناسێنە. دوو، ئەو سیاسەتە زۆر قێزەونەی کە هەمیشە دەڵێت کورد لەگەڵ ئیسرائیلایە و کورد لەگەڵ جوولەکایە و کورد لەگەڵ فلانە ئێمە بەمە دەیڕەوێنینەوە. سێ، تەنانەت بۆ معلوماتی جەناتان من لە دارفۆر خەڵکم بیسووتی دکتۆر کورد موسڵمانن، ینی ئەمەندە بۆ کۆڵێ دەوڵەتە عەرەبیەکان و دەوڵەتە ئەوروپیەکان و بە شێوازێک و زۆر جار ڕاگەاندنی خۆشمان وا تەسەووریان کردو ئێمە حولەفاین لەگەڵ ئیسرائیل و لەگەڵ هەندێک وڵاتی ترا. بۆیە بەمە ئەو بابەتە دەڕەوێنرێتەوە زۆر باشی دەکات. خاڵی چوارەم، هەندێک خەڵکێ لەم کوردستانێ زۆر حەزەکە سەدەقە جارێکی هەبێ بۆ دنیا بۆ قیامەتی، بۆ دەستگایەکی ئاوانە بێ لە وڵاتێکا کە ئاوادانی کاتەوە زۆر باشیکە. چونکە ڕەنگە بەڕێزێک بڵێ هێشتا وڵاتی خۆمان پێویستێتی، من چەندین دەوڵەمەندە ناسم بۆ وڵاتی خۆمان نایکا لەبەرەوەی نەبێ بەڕیا، لەبەرەوەی لەسەر سیاست لەسەری نەکەوێ، لەبەرەوەی لە ڕووی دارایی و لە ڕووی کۆمەڵایەتی و لە ڕووی چیەوە لەسەری نەکەوێ، بەڵام بۆ وڵاتێکی ترکە حەزەکات سەدەقە جارێکی بێ کە خاڵیسەن مخلیسەن بتوانێت ئەم کارە لە ئێرەوە هەڵیگرێت بۆ قیامەت و لە قیامەتە نەتیجەیەکی زۆر باش و چاکی بدا. بۆیە دەستبارکردنی هەر مرۆڤێک لە هەر گوێ لە هەر وەکوڵێ کوون و قوشبنێکی ئەم وڵاتە بێت یان ئەم گۆی زەوێ بێت، من قەناعەتم وایە کارێکی زۆر پیرۆزە، کارێکی زۆر مرۆڤانەیە و ئێمەی موسڵمانیش پێمان دەڵێت مرۆڤ بە موسڵمان بە دیندار بە تەنها بۆ خۆت مەژی و ئومێ دەکەم ئینشاڵڵا ئەم پرۆژەیە ببێ پرۆژێکی زۆر گەورە زۆرێ لە وڵاتە فەقیر و هەژارەکان بگرێتەوە، لەعەلە دوعای خێری یەکێک لە موسڵمانەکانی وڵاتەکانیش ئەم وڵاتەی ئێمەش وە زۆرێ لە میلەتەکەشمان بپارێزێت. لە وڵاتی ئەفریقا لەبەرەوەی وڵاتێکە بەداخەوە ئەتوانم بڵێم هەمومان کەم تەرخەمین کە دەچیت بۆ وڵاتە و بەتابەتی من بۆ خۆم چەند جارێ سەردانی دارفۆرم کردووە، اینجا دەزانی ئێمەی موسڵمانان کەم تەرخەمین لەم خەڵکە فەقیر و هەژار و نەدارە. ڕەنگە زۆر جار لە بەرنامەکان و بیستبێتان ئێستش لەسەر لەوح دەرز و دەور دەخوێنن و وەکو حجرەی خۆمان وەکو با بڵێن ژوورێکی کە شوێنی فەقیەکانە دەرز و دەوری تێدا دەخوێنێت. سەردانی هەندێک مەدارسی دینیم کردووە، ئەو قورئانی کە بەدەستی مامۆسای ئاینەکەوێەوە دڵنیام لێرە دایکەکە یان باوکەکاڵە کوڕم بڕۆ لە شوێنێکا بیسووتێنە توخوا خەستار نەبێت، چونکە ئەوەندە ڕزیوە و ئەوەندە کۆن بووە. بۆیە یارمەتیدانی هەرێکێک لەو ئەزیزانی کە لە دەوڵەتە ئەفریقیەکانە و لە هەر وڵاتێکە کە پێویستێتی من قەناعەتم وایە سەدەقە جارێکی زۆر گرنگ و مهمە. ئێمە کە لە وەکووتم لە چەند ساڵێک لە وڵاتە ژیاوین دەزانیت کە ینی لە بیرمە چوین بۆ لە شوێنێک لە منتیقەی دارفۆرە، شوێنێکی گەورە و فراوان، بەڵام سەرەکەی بە ماوەی 40 دقه 50 دقه ئافرەتێکی بەڕێز شتێک لەسەر شانێتی ئەڕوات لەوێ کانیەکەیە ئەگەر ئەو کانیە ئاوی تێدا بیان تێدا نەبێ دەبێ بەسەرە بێت. بۆیە دروستکردنی بیرێکی تیوازی، دروستکردنی مزگەوتێک، دروستکردنی مەدارسێکی قورئان و تەحفیز، دروستکردنی سنتەرێکی قورئان خوێندنەوە و تەجوید و هەموو شتێک لەو بابەتانە، تەنانەت هاوکاریکردنی ئەو گەنجە جوانانی کە لەوێن بۆ ئەوەی کە بتوانن سەرچاوەیەکی داراییان هەبێت و گەنجەکان ڕابێنن، منداڵەکان ڕابێنن، دەرز و دەورێکیان پێ بڵێن. من قەناعەتم وایە کارێکی زۆر پیرۆز و گرنگە. بۆیە لە بیرت نەچێت یارمەتیدانی تۆ بە مەبلەغێک کە ڕەنگە زۆر جار سیارە گۆڕینێک بتوانی 3-4 دەفتەرێکی بخەیتە سەر، خان و گۆڕینێک 3-4 دەفتەرێکی بخەیتە سەر. لەم وڵاتەیەک زۆر جار هەندێک لەو کەسە زەنگینەکانمان هەیە، بەڵام ئەم چەند دەفتەرە دۆلارە
لادەیەک ئاوەدانەکاتەوە هەزارەها کەس لەسەر دینداری بەردەوامەکات و هۆکارێکە بۆەوەی کە دڵخۆش و دڵ ئاسوودیان کات بیسەلمێنین کە ئێمەش مرۆڤین تەنها و تەنها خۆپەرستنین و تەنها و تەنها خۆمان ناخوێنینەوە کە ئەمە ئەتوانم بڵێم قیمەی ئیسلامەتی و دینداریە و پێغەمبەرەکەمان ڕوحم بە قوربانی بێت بەم شێوازە فێری کردوون. لە دوای ڕووداوەکانی 7 ئۆکتۆبەر لە 2023 زایانی دەستگای خێرخوازی بەخشین وەکو یەکەم دەستگای خێرخوازی لە هەرێمی کوردستان و عێراق کەمپینی هاوکاریکردنی خەڵکی لێقەوماوی غەزەی ڕاگەیاند. دوا بە دوای ئەوەی کەوە لە وڵاتی تورکیا و لە نێو ڕێکخراوەکانی تری نێودەوڵەتی داوەتنامەیەکی تایبەت بۆ دەستگای خێرخوازی بەخشین هات بۆ ئەوەی کەوا بەشداری بکات لە گەیاندنی هاوکاریەکان بۆ خەڵکی ستەمدیدەی غەزە. ئەوە بوو لە وڵاتی تورکیا لە شاری ئیستانبول لەژێر ناونیشانی ئوستول الحڕیە لکەسر الحیسار و ئیسالی المساعدات دەستگای خێرخوازی بەخشین بەشداری کرد. ئەوە بوو کەوا کەشتیگەلی ئازادی بۆ شکاندنی ئابلوقەی ئابووری و هەروەها بۆ گەیاندنی هاوکاریەکان دەستگای خێرخوازی بەخشین وەکو یەکەم دەستگا لە هەرێمی کوردستان و لە عێراق بەشداری تێدا کرد. دەستگای خێرخوازی بەخشین ستافێکی ئامادە کرد و ناردی بۆ ئەو شوێنە تاوەکو بەدەستی خۆمان هاوکاریەکان بگەینین کە لە ڕێگای خێرخوازانەوە گەیەندرا بووە. دەستگای خێرخوازی بەخشین ئەوە بوو کەوا لە نێو کۆمەڵێک لە دەستگا و لە ڕێکخراوەکانی نێودەوڵەتی بۆ ئەوەی کەوە هاوکاریەکان بگەیەندرێت دەستگای خێرخوازی بەخشینیش ئامادەی هەبوو. لە ئوستول الحڕیە واتە لە کەشتیگەلی ئازادیدا چەند مەبەستێک هەبوو. یەکێک لەوانە شکاندنی بەستەڵەک و ئابلوقەی ئابووری بەسەر خەڵکی غەزە، دووەمینیشیان گەیاندنی ئەو هاوکاریەی کەوا لە ڕێگای خێرخوازان و هەروەها لە ڕێگای وڵاتانەوە ئامادە کرابوو لە ڕێگای دەستگا و ڕێکخراوە نێودەوڵەتی و ناوچەیەکان بگەیەندرێت بەدەستی خەڵکی غەزە. بۆیە ستافی دەستگای خێرخوازی بەخشین لە وڵاتی تورکیا لە شاری ئیستانبول لەگەڵ کۆمەڵێک لە ڕێکخراوانی تر کەوا زیاتر بوون لە 100 ڕێکخراو و زیاتر لە 30 وڵات بەشداریان تێدا کردبوو. دەستگای خێرخوازی بەخشینیش یەکێک بوو لەو دەستگایانەی یاخود دەتوانم بڵێم تاکە دەستگا بوو لە هەرێمی کوردستان کەوا توانی بەشداری بکات لە شکاندنی بەستەڵەک و گەیاندنی ئابلوقەی گەیاندنی هاوکاریەکان بەسەر خەڵکی غەزە. وإخواننا من كردستان الذين جاء وفد من مؤسسة بخشين ويمثلون كل أطياف الشعب الكردستاني. نقدر جهود كل المتضامنين الدوليين الذين جاءوا من أكثر من 35 دولة، ونقدر أيضا إخواننا وأحبابنا من العالم العربي والإسلامي. كل الاحترام وكل التقدير لدولة كردستان العراق وبالأخص مؤسسة بخشين اللي لها دور كبير في تقديم الدعم المادي والمعنوي لأماكن قطاع غزة وأماكن النزوح في قطاع غزة. پروژە و خزمەتگوزاریە خێرخوازەکانی بەخشین لە کیشوەری ئەفریقا. 1. هەڵکەندنی 26 بیر و ڕێخستنی سەرچاوی ئاوی بیرەکان لە وڵاتی چاد، نەیجیریا و کامیرۆن بابری 17,600 دلار. 2. سەربڕینی 35 سەر ئاژەڵی گەورە و 141 سەر ئاژەڵی بچووک و دابەشکردنی گۆشتەکەی بەسەر هەژاراندا بابری 31,040 دلار. 3. دابینکردنی مصحەفی قورئانی پیرۆز بۆ حوجرەکانی ئەو وڵاتانە. هاوکاری لێقەوماوانی بوومەلەرزەکەی باکوور و ڕۆژاوای کوردستان با دابینکردنی. 1. دابینکردنی زیاتر لە 29,000 ژەمە خۆراک. 2. دابەشکردنی 335 سەبەتەی خۆراک. 3. هاوکاری دارایی 50 خانەوادەی لێقەوماو. خەرمانی کار و چالەکەکانی دەستگای خێرخوازی بەخشین لە دەرەوەی هەرێمی کوردستان. بەخشین هاوکاری 8,800 خانەوادەی کوردانی ڕۆژئاوای لە ناوەوەی هەرێمی کوردستان کردووە بابری 276 ملیۆن و 137,000 دینار.